مان لە تەوەری دۆمدا ئاماژە بە فستیڤاڵی بەهاراکەن کە دوێنێ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کراوەتەوە بەڵام ئێستا با پێکەوە بینەری راپۆرتی فستیڤاڵی بەهارە بین. فەرموون. نمایشکردنی بەرهەمی زیاتر لە 100 کۆمپانیای ناوخۆیی و دەرەکیە لە پێشەنگای بەهاری نێودەوڵەتی. ئامانج لە پێشەنگاکە ئەوەیە کە هاوڵاتیان پێش هاتنی مانگی ڕەمەزان بە نرخێکی گونجاو پێداویستێ خۆراکیەکانیان بەدەست بکەوێت. کاتێک داخڵی هەڵێمی کوردستانە کرێت چێکی بۆ کرێت و لێ پێچینەوەی لێکرێت و کوالیتی کۆنتترۆل تا حکوم بەوە کە ئەم بابەتە داخڵ بەیاننا و ئەم بابەتە کە داخڵە بێتە ناو پێشانگاوە لێرەش دووبارە چێکیی ترمانێک کە لیژنە هاوبەشەکانی قایم قامیات و لیژنە مختصەکانی ئەو بوارە هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی چۆنێتی و چەندێتی و ماوە بە سەرچوون و لایەنی تەندروستی و گرنگی پێدەن لیژنەکانیان بە بەردەوام لە هەموو چالەکان لەگەڵ ئێمان بۆ ڕێگریکردن لە فرۆش و دەستپێکردنی بابەت و خواردەمەنی شتاد و شمەکێک کە خوانەخواستە ماوەکەی بەسەر چوبیان بەکارنەیەت. لەگەڵ خێزانەکەی چاو بۆ و بەرهەمانە دەگێڕێت کە پێویستیانن. ئەم هاوڵاتیە کردنەوەی پێشەنگاکە بە پێویست دەزانێت بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخەکان. وەکو هاتوین بۆ ئێرە خۆڵ ناگری هەنی زوو مەعرەزەشی ئاوا بکرێتەوە زۆر میمە لەبەرەوەی خەڵک لەناو بازارە بۆ شوێنەگەڕێت لەو شوێن بۆ ئەو شوێن زۆر تاخیرە بێ بەڵام لێرە هەموو شتەکان کۆکراوەنە. ئەوەی پێویستی ماڵ بێت لەم پێشەنگایەدا نمایش کراوە بەڵام زۆربەی بەرهەمی خاوەن پێشەنگاکان هاوردەکراوی وڵاتانی دەرەوەیە بەڵام ڕێژەیەکی کەم لە بەرهەمی ناوخۆ کە پێک هاتووە لە بەرهەمی شیرەمەنی و شیرینی و کاری دەست و بەرهەمە پاکەرەوەکان لە پێشەنگاکەدا بەرچاو دەکەوێت. ساری ئێمە ڕاستەوخۆ سەر هاوڵاتیان ئەتوانن بە کەمتر لەو ساری کە لە مارکێتەکانە دەستیانەکەوێ لێرە بەدەستی بێن. ڕاشەکەی ئێمە تایبەتمەندیەکە ئەوەیە بە کورنجی کوردی خۆمانە تایبەتمەندێکی تریش لە هەمووی مهمتر ئێمە بە ئاشی ئاو دروستە. فستیڤاڵی بەهار ڕۆژانە لە کاتژمێر 10 بەیانی تاکو و 7 ئێوارە کراوە دەبێت لە ڕۆژی 1 نیسانی شەوە تا 10 نیسان لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسلوجا کارەکانی بەڕێوە دەچێت. ئێحسان سابیر NRT سلێمانی. وەکو بینیتان لە تاوارەکەدا ببورن لە راپۆرتەکەدا کە فستیڤاڵی بەهارە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک شەوقی عومەرەکەین کە بەڕێوەبەری پەیوەندیەکان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەخێربێی. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمە بزانم خۆی فستیڤاڵی بەهارە ئەم ناوە لە چیەوە هاتووە بۆچی ئەم ناوی لێنراوە؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرە بەڕێزەکان بەیانی ئێوە و خەڵکی کوردستان باش. ئەم ناوە لەوەوە دێت کە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کۆمەڵێک چالاکی لە پلانی ساڵانەیە جێگیر کردووە کە ئەم چالاکیانە بە شێوەیەکی خولی بە شێوەیەکی دەوری ساڵانە هەن. یەکێک لەو چالاکیانە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەنجامیەدا فستیڤاڵی بەهارە کە ئەم فستیڤاڵە بریتیە لە ڕەخساندنی هەلێکی بازارکردنی هەمە جۆرە بۆ هاوڵاتیان. ئەم دەرفەتەکە ڕەخسێندرێت بە پێی خواستی هاوڵاتیان پارەکە لە پاییزیشە هەمان بۆ 2 ساڵ بوو یعنی دوو جار ئەنجامدرا. ئەم ساڵ تەنها لە بەهارایە لە بنەڕەتە بیرۆکەکە ئامادەکاریە بۆ بەهار بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی ڕێکارەکانی خۆپارێزی کۆرۆنا هاتە پێشەوە هەوڵماندا ئەوە بگونجێنین لەگەڵ خواستی وەزارەت و فەرمانگە پەیوەندیدارەکانە بۆ ئەوەی کەم فستیڤاڵە بە جۆرێک بە خواستی هاوڵاتیان و خواستی لایەنی حکومی و ئێمە و کۆمپانیەکانیشی تیا جێبەجێ بکرێ بۆیە تایبەتمان کرد بە بازارکردنێک تایبەت بە بەهار و ڕەمەزان. ئێمە ئەزانین کە لە کوردستانە بۆ بە عورف خۆ ئامادەکردنی ئێمە بۆ ڕەمەزان خۆ ئامادەکردنێکی قورسە ینی بە تایبەت خانمەکان باشتر لەمە تێگەن و ئەزانن بە باشی خۆیان ئاماداکەن بۆ ڕەمەزان لە بابەتی خواردن و پێداویستی ناوماڵ و مجەمیدە و سەلاجە ئاخنین لە هەموو پێداویستەکان.
ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی خەڵکی ڕاستەوخۆ بێت لەوێ هەموو پێداویستیەکانی لە یەک شوێنە دابین بکات. باشە لە سەرتادا ئەمەژە بۆ کرد کە لە ئەم ساڵ دەبەست لە بەهار ئەنجامدرا و لە ساڵێکشە لە بەهار و پاییزە ئەنجامدرا. خۆی ئەم فستیڤالە ساڵ یەکجار ئەنجامدرێت یاخود بەپێی ئەو بەربوومەی کە هەیە ئەتانەوێت بیناسێنن ئەتواندرێت لە زیاتر لە جارێ دووجار ئەنجامدرێت. لە بنەڕەتای ئێستاکە کاتێک ئێمە ئەم فستیڤالانەمان ئەنجامەدا لە کوردستانە وەکو کۆمپانیا ئەتڵەس سڵاسی ڕێکخەری سەرەکی پێشەنگانی و دەوڵەتی سلێمانی کەسی تر لە هیچ شار و شارۆچکەیەک و لە سلێمانیش ئەنجامی نادا. ئەوەی کە ئێمە ئەنجامماندا وەکو بڵی داهێنانێک بوو کۆکردنەوەی سەرجەم ئەوانەی کە لەو بوارە کارەکەن ئەوە بەرهێنانە ئەوانەی مستەسمیرەکان کە لە بوارێکی دیاریکراوە ئیسیسمارەکەن و بەرهێنانیان هەیە بەتایبەتی بەروبوومی ناوخۆی بێن لە بازاڕێکی هاوچەرخە لە یەک شوێنە کەلوپەلەکەیان بخەنە ڕوو. ئێستا زۆر بووە بەڵام ئێمە کردومانە بە شێوەیەکی خولی هەر ساڵە لە بەهارە دووبارە ئەبێتەوە و ئەم ساڵ گونجانمان لەگەڵ ڕەمەزانیشە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ هاوڵاتی بێت لە جیاتی ئەوەی تۆی هاوڵاتی بچیتە بازار بۆ نمونە پێداویستەکانی هەفتەیەکە دیان پێداویستەکانی ڕەمەزانیان پێداویستەکانی بەهار بکڕی بێگومان پێویستەکە تۆ دەیان دوکان و مارکێت و مۆڵ و شۆپینگ و قەیسەری و شوێنی قەرەباڵ خۆت چڕوپڕ بگەڕی. بەڵام لە پێشانگانی و دەوڵەتی سلێمانی هەموو ئەمانە خراوەتەیەک هۆڵێکی گەورەی کراوەوە ڕوبەرێکیش لە دەرەوە کە هەم کارەکانی خۆپارێزی جێبەجێ بکرێ هەم سەرجەم پێداویستەکان لە یەک کاتا دابین بکرێت. کاتە کاک شەوقی چەند کۆمپانیەوە بەرهێنان بەشداری کردووە کە دوێنێ کراوە فستیڤالی بەهارە؟ ساڵانی پێش و زۆرتر بەشداریە کرد. ئەم ساڵ بە مەبەستی کەمکردنەوەی لۆت تەنها کۆمەڵە کۆمپانیا و بەشداربوومان هەڵبژاردووە کە زۆر پێویستە بۆ هاوڵاتیان. ئەم ساڵ 200 و هەندێک کۆمپانیا لەگەڵمان بەشدارن کە زۆربەی هەرە زۆری تەرکیز و فۆکەسمان خستوتە سەر بەروبوومی ناوخۆیی ئەو بەروبوومانەی لە سلێمانی و کوردستان و لە عێراق بەروبوومی وڵاتانی بیانی وڵاتە دروستیەکانی تیانە بۆ لەم تایەتی بە ڕێژەیەکی زۆر کەم ئەویش زۆربەی ئەو بەروبوومانن کاتێکڵی وڵاتی بیانی خەڵکی کوردی ڕۆژ هەڵات هاتوون مەسەلەن خواردەمەنی و جلوبەرگ و پێداویستی و کەلوپەلی ئەوەیە هی ڕۆژهەڵاتی کوردستانە هێنراوە بەڵام بە سنووری لایەنە سیاسەکە بێ بڵێ هی ئێرانە ئەجینا هەمووی هی بانە و سنە و مەریوان و وڵات دراوسیانەیە لەگەڵ چەند میسری و سووریەک. ئەماشە بە بەروبوومی خۆراکیەکان و جلوبەر کرد چی تریشی تا بەدی دەکرێت لەم هەر ئاوا تەماشای دەوروبەری خۆت کە چی ئەبینی ئاوا سەرجەم پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی تایە بۆ نمونە بابەتی جلوبەرگ بابەتی ئارایش بابەتی بەهارە خواردەمەنەکان بە هەموو جۆرەکانیەوە مۆبیلیات و فەڕش و کۆسمەتیک و ئاو خواردنەوەکان و هەموو ئەوانەی کە لە بازاڕێکی گشتیە هەیە هەمووی لەوێ هەیە بەڵام بە شێوەیەکی مۆدێرنتر و بە شێوەیە کە ڕاستەوخۆ لە دەستی یەکەم شتەکڕی لە دەستی دووەم و سێم نییە. ئەمە چەندەمین فستیڤالی بەهارەیە کە تا ئێستا کرابێتەوە ئەنجامدرا ناوەکەی وتومانە سێمین خولە بەڵام ئەبوو چوارم بێت چونکە ساڵی 2020 بە بۆنەی بارودۆخی کۆرۆنا و ئەنجاممان نەدا ئەمە هی 2020 کە دواکەوتۆ بۆ ئێرە. ئەمەژە بە کۆرۆنا کرد لە ئێستادا کە ڕێژەی کۆرۆنا و دەوترێت لە هەڵکشاندایە و لەسەرەوە چۆن ئێوە ڕێنمایەکانتان جێبەجێ کردووە ڕێکارە تەندروستیەکان و هەروەها پامەدبوونی هاوڵاتیان کە سەردانی ئەم پێشەنگایە دەکەن. منەگەڕێمەوە بۆ پێشەنگای کتێبەکەی 2020 کە لە سەرتاسەری دنیاە لە ساڵی 2020 تا پێشەنگەکانی کتێب لە زۆربەی شار و شارۆچکەکانە ئەکرێتەوە هەمووی ڕاگیرە بەڵام ئێمە لە پێشەنگانی و دەوڵەتی سلێمانی بەڕێکارێکی تەندروستی و خۆپارێزی زۆر تند و باشەوە پێشەنگاکەمان بەڕێوە برد کە سوپاس بۆخوا نەکنە بۆ هۆی هەڵکشانی ژماری کۆرۆنا و توشبووان بە کۆرۆنا بەڵکو ڕێگری کرد لە بڵاوبوونەوەشی ئەم ساڵیش بۆ ئەوەی خەڵکی بێت بازار بکە لە یەک کاتە هەم بازاڕی بکە و هەم ئەو خوانەخواستە حاڵەتە نەخوازراوانەش ڕوونەدا چەند ڕێکارێکمان گرتۆتە بەر یەکەم هەماهەنگیمان هەیە لەگەڵ هێزەکانی ئاسایش و پۆلیس و ناوخۆ بۆ پاراستنی شوێنەکە لە ڕووی ڕێکاری سەلامەتیەوە لە ڕووی دابینکردنی ئاسایشەوە بۆی قەرەباڵخی و لۆ ئیزدیحامی زۆر دروست نەبێت. خاڵی دووەم ئەوەیە کە هاوڵاتی دێتە سەردانی پێشەنگا هەر لە دەواازەکە دێتە ژوورەوە 3 تونێلی تەعقیم دانراوە بە بەردەوامی دەرمانی خاوێنکەرەوە ئەپرژێنێ بەو کەسانەیە کە دێنە ژوورەوە ئەمە خۆی قۆناغێکی گرنگی تەعقیمکردن لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. قۆناغی سێم و چوارەم ئەوەیە دیتە ناو هۆڵەکەەوە هەموو هاوڵاتێک بە شێوەی خۆڕایی دەمامچی بەسەردا بەشەکرێ و تەعقیم گیراوەی خاوێنکەرەوە لەسەر هەموو مێزەکان و ناو ڕاڕەوەکاندانراوە بۆی هاوڵاتی دەستەکانی خاوێن کاتەوە کاتێک لەمسی شتێکەکە
و بە بەردەوام تیمەکانمان کارمەندەکانمان ناو پێشانگاکە لە ڕیسکیورتی و کارمەندانی خۆمانەوە ئەگەڕێن بە ناو پێشانگاکەیە ڕێنمایی دەنە خەڵکی بۆ ئەوەی هیچ حاڵەتێکی نەخوازدا و ڕوونەدا کۆبوونەوە ڕوونەدات قەرەباڵقێکی زۆر ڕوونەدات و کەسێکیش دەمامکی نەبەستووە زۆر بەڕێزەوە برادرانی سکیوریتی و کارمەندەکانی خۆمان ئاگدارێکەکەنەوە کە پابند بێ بە ڕێنمایەکان و ماسک بەکار بهێنێت. سەردانی کەرانی هاوڵاتیان لە ئەم فیستیڤالەدا بە بەراورد بە دوخولەکەی پێشووتر چۆنە لە چه ئاستێکدا بوون؟ جارە ڕۆژی یەکەمە ڕۆژی یەکەم کە دوێنێ ئیفتتاحکراوە ئەم ڕۆژ جارێ هێشتاکە نەکراوەتەوە سەعات 11 بەدواوە ئەکرێتەوە زۆر بۆ هەڵسەنگاندن بەڵام بە بەردەوام ڕێژەیەکی باشی سەردانی کار هەیە بە ڕەچاوکردنی خۆپارێزیەوە ڕێژەی سەردانی کاران زۆر گونجاوە زۆر ئەم بازارکردنە لە 1 بۆ 4 ئەبێ 1 بۆ 4 بۆ ماوەی بۆ ماوەی دەڕۆژ. پێ دوایە هەبوونی ئەم جۆرە فیستیڤالانە و کردنەوەی ئەم کار و چالاکیانە دەبێتە هۆی کێبڕکێک لەنێوان کۆمپانیەوە بەرهێنەکان کە لە داشکاندنی نرخ بکەن و کە ئەمەش بە قازانجی هاوڵاتیان ئەشکێتەوە. ئەمە یەکێکە لە ئامانجەکان کە لای ئێمە پێوترێ بابەتی کۆنتڕۆڵکردنی نرخ و دروستکردنی کێبرکەی شەریفانە. ئێمە ئازانین کاسب بە دوای ئەوەیە لە هەر جۆرە کار و کاسبیەکە کە ئیکات ئەندازەیەکی باشتر قازانجی دەستکەوێت بەڵام لەوێ بە مەبەستی زیادکردنی فرۆش بە مەبەستی زیاتر سەرنجڕاکێشانی هاوڵاتیان زۆربەیان پابند نابن بەو نرخەشەوە کە لەسەر کاڵاکە نووسراوە بەڵکو داشکاندنەکەن کە ئەمەش دەرفەتێکە بۆ هاوڵاتی لە شوێنێک کاڵاکانی بکڕێت کە داشکاندنی بۆ کراوە بە نرخێکی کەمتر شتەکانی دەستخا و دەرفەتێکیشە بۆ بەرهێنەکە بۆ فرۆشیارەکە بۆ خاوەن بەرهەمەکە بۆی لە ماوەیەکی کەمە زۆرترین بەرهەم بفرۆشێ بابەتی کۆنتڕۆڵکردنی نرخ هەوڵمانداوە بە پێی ممکن لە ژێر کۆنتڕۆڵا بێ بە چەند ڕێگەیەک یەکەم هەموو بەروبوومێک ئێستاکە کۆدی لەسرە نرخی لەسرە ئەو نرخە ناتوانانی تۆ لەسەر کەلوپەلێک ژمارەیەک نووسراوە بڕێک نووسراوە دەستکاری کەیت و نرخێکی زیاتر وەرگی دووەم لیژنە هاوبەشەکانی قایم قامێت بە بەردەوامی ئەسوڕێنەوە بۆ ئەوەی ئەگەر خوانەخواستە مەوادێکی بەسەرچوو مەوادێکی گران ئیستیغلالکردنی بازار ئەمانە ڕوویدا ئەوان ڕێگری لێ بکەن ئەمە خاڵی دووەمە خاڵی سێم سەلیقە و ویستی کڕینی کڕیار تەحکوم بە زۆر شتەکە ینی هەر هەمومان بە نزیکەی نرخی زۆربەی کەلوپەلو پێداویستی و شمەکەکان و کاڵاکانە زانین لە شار و بازار و دوکان و مۆڵ و مارکێتەکانی نزیکی خۆمان ئێستا کەواتە منە چمە شوێنێکی گشتی تربی کڕم ئەزانم ئەو کەلوپەلە بە چەنە لە دەرەوە بە نزیکەی خۆ ئەگەر لەوە کەمتر نەبێ ناتوانێت لەوە زیاترم لێستانە لە بەرەو بابەتی نرخ لەژێر کۆنتڕۆڵایە و بە پێچەوانەوە بە مەبەستی دروستکردنی جانی کێبرکێ شەریفانە و بەرهێنەکان داشکاندنەکەن بۆ نرخەکانیان بۆی کاڵاکانیان ساخکەنەوە. بەڵێ وەکو ئاماژە پێکرد لە کۆنتڕۆڵدا و بەتایبەت ئێستا کە بەرەو مانگی ڕەمەزانە ڕۆی چەند ڕۆژێکی کەمی ماوە زیاتر هاوڵاتیان پەنابەنە بەرکڕینی بەربوومەکان مێ بزانم ئەم فیستیڤالانە دەبێت هۆی بژانەوەی ئابووری وڵات یاخود تەنها ناساندنی شتومەکەکانە ناساندنی شتومەک ئیشی پێشانگایە ئەوەی کە پێوترێ بۆ نمایش بۆ ناساندن بۆ عەرز بۆ شۆیە بۆ ئەوەی خەڵکی بیبینن ئەو پێشنگای پسپۆڕیە پێشنگای تەخەسوسیە کە ئێمە ساڵانە 6 پێشنگای پسپۆڕیمان هەیە بەڵام ئەمە زیاتر بە مەبەستی فرۆشە بۆیە ئەمە زیاتر ئامانجەکەی لی پڕکردنەوەی خواستی کڕیارە وەکووتم تۆی کڕیار بۆ نمونە بە تایبەتی خەڵکی ناوچەی خۆمان کوردستان حەزمان لە بازاڕیکردنی خێزانیە زۆرتر باوکو و دایک و مناڵ و بچنە بازار ئێتۆ ئەچتە بازارێکی جەنجاڵی ناوشار قەیسەری و دوکانەکان بەڕاستی ئێستا جمەی دێ ڕێگە نیە خەڵک بتوانێت بڕوا بەڕێە لە لایەکی ترەوە چتە مۆڵ و شتەکان ئەزانین نرخی مۆڵەکان لەگەڵ بارودۆخی قەیرانی داراییە ناگونجێ بەڵام ئەم شوێنە هەمان کەلوپەلەکانی بازاڕەکان و مۆڵەکانە بەڵام لە شوێنێکە بە شێوەی کۆکراوەی واتە گەر تۆ بتەوێت جلوبەرگ بکڕی توی بابەتی بەهارە بکڕی توی خواردەمەنی بکڕی توی پێداویستەکانی ڕەمەزانت بکڕی هەمویان لە هۆڵێکی گەورە لەگەڵ ڕوبەرەکەی دەرەوەشا بە شێوازێکی کوردەواری کۆمەڵک بەربوومی کوردەواریش نمایش کراوە کە تیا سەرجەم پێداویستەکانت ئەتوانی بە شێوەی خێزانیش چونکە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دیراسەمان کردووە خێزانی کورد حەزەکان لە هەڵبژاردننی پێداویستەکانی ماڵە سەلیقە و زایقەی زیاتر لە ئەندامێکی خێزانەکەی تیابێت بە تایبەتی هاوسەرەکان هەوڵەدەن بەڕاوێش پێداویستی و شمەکەکان بکڕن ڕوونە بازاڕە قرەباڵخەکانی ئێمەش بە کەڵکیەوە نایە دوو هاوسەر بە دوو سێ مناڵەوەیان بە زیاترەوەیان بە کەمترەوە بچنە بازار شوێنی سیارە نابێتەوە جەنجاڵەیەکی زۆرە
لەبەرەوە دەرفەتێکی زۆر گونجاو و پێداویستیانە دابین کرد. باشە ئەی لە پێشنگاکە کتێببوونی هەیە؟ ئەم پێشنگای کتێب نییە. ئێمە ساڵانە پێشنگای کتێبمان هەیە لە مانگی 11 کە نزیکی 300-400 بەشداربوومان هەیە لە سەرتاسەری جیهانەوە. ئەم ساڵ 19 وڵات لە پێشنگای کتێب بەشداری کرد لەگەڵمانە. ئەم پێشنگایە تەنها کەلوپەل و خواردەمنی و پێداویستی ڕەمەزان و بەهارە، شمەکە کاڵایە جیا لە کتێب، بەڵام چەند کتێب فرۆشێک بەشداریان کردووە هەر بۆ ئەوەی کە ئەگەر کەسێکیش خواستی بوو حەزی بوو. لەگەڵ یا بیرم نەچێ کۆمەڵک هۆکار و ئاسانکاری کرێ بڵم بەشێکی ئاسانکاریە، بەشێکی جوانکاریە، بەشێکی تەرفیهە. ئەم ساڵ بۆ فیستیڤاڵەکە زیادمان کردووە. شارێکی یاری بچوو کراوەمان لەناو پێشانگایە دروست کردووە بۆ ئەوی خێزانێک خاتوونێک مناڵەکەی پێ ئەیهێنێ لەوێ بە ئیسراحەت بازاڕێکی بکە، شوێنێک دیاری کراوە، شوێنێکی ئەمین و سەلامەتە، مناڵەکان لەوێ یاریەکەن. کۆمەڵە یاری مناڵانی لێ بە نرخی زۆر گونجاو هەم بۆ فرۆشتن هەم بۆ یاریکردن بۆی ئەو خەڵکە دێت مناڵەکەیش چێژێک بێت، چونکە مناڵ زۆر معنی نییە بۆ لەگەڵ تۆیا بگەڕێت ئەو هەموو وردەکاریە گرنگی پێ باچی ئەکڕی و چی ناکڕی، شوێنێکەیە بۆ ئەوان. لە دەرەوەش ڕەشماڵێکی کوردەواری گەورەمان داناوە بە کەلوپەر و جلوبەرگ و هەتا کۆمەڵک ئاژەڵی کوردەواری ماین و ئەسپ و ئەوانەی لێیە هاوڵاتیان دێن وێنەی لەگەڵاگرن دێن ئەو کەلەپورە کۆنە کوردیا بینن، کۆمەڵک خواردن و پێداویستی ژیانی کوردەواری کە ئێستا لەوێ هەیە جیلی نوێمان هەر نایناسێ، هەر نایبینێ، هەر نەی خواردەوە بە ژیانی وەکو هیزە و ڕۆن و کەرە و دۆوشکە و چوزانم ترشیات و مەشکەی کوردی بۆی دۆی کوردی پێ دروست کرێ و کۆمەڵک کەلوپەلە کە دڵنیان ڕەنگە تۆش نەبینی بێتت بیست خۆمان بینیمانە بەگەر بینین. ئەمێت بزانم ئەم جۆرە فستیڤاڵانە بە دەستگیرۆک دائەندرێت بۆ کەسانێک و سەرەتای بۆ بازرگانی یاخود دەست بکەن بە کارێکی تازە؟ ئەمە پرسیارێکی زۆر بەجێ. ئێمە دوێنێکە سێ خەڵاتماندا بەش کرد بەسەر بەشدار بووانە، سێ جۆر خەڵات. حەزەکەم باسی یەکەم و کۆتاییەکەم. یەکەمیان بەتەمەنترین کەس کە لە فیلد لە بواری بازرگانیە ئیشەکە و بەردەوامە لە چالاکیکردن نەوەستاوە لە 70 ساڵی ڕابردووە چالاکی بازرگانی هەیە، ڕێزێکی سوپاس و پێزانینێکی پێشکەشکرا. دووەمیان گەنجترین وەبەرهێن، کاتێک تۆ بینی گەنجێکی 21 ساڵ دوو گەنجن براندێکی لۆکاڵی نیشتیمانی کوردستانیان دروست کردووە دێن لەوێ کەلوپل و بەرهەمی خۆیان نمایشەکەن. ئەمە هاندانێکی زۆر گرنگە، هەم لە نرخە مڕاعاتەکرێن ئەو جۆرە کاسبیانە و هەم لەوێش گرنگێکی زیاتریان پێدرێ. لە پاڵیشە خاتوونەکان دوور لەو دیدگایی بتەوێ لە خۆڕایی ژن ئافرەت مێینە بێنیتە سەر واجی هەو بیکەیتە هین، هەر لەوێ خۆڕست کاتێک تۆ کچێکی گەنجە بینی تەمەنی 20 ساڵە خاوەنی براندێکە تەمەنی 22 ساڵە کەلوپەل و پێداویستی خانمان دروستەکە بەرهەمهێنان و ئیسیسمارەکە لەو مەجاالەیە ئەویشی تر بوو لەو کەسانی کە خەڵاتی پێدرا. بەڵێ ئەم یەکێکی تر لە ئامانجەکانی ئەم پێشانگایە ڕەخساندنی هەلی کار و دەرفەتە بە ئەو کەسانی کە تازە دێنە ناو بازاڕەوە، چونکە ئێمە زانین خەڵکێکی زۆر هەیە وەکو بڵێ جۆرێک لە ئیستیقراڕێتی وەرگرتووە لە بازاڕە لە کەلوپەر و بەروبوومەکانە گەیشتۆتە سەبات، گەیشتۆتە لووتکە، بەڵام ئەو گەنجەی تازە دەست پێکاچی لەوێ دەرفەت ڕەخسێنراوە بۆ ئەوانیش کە کەلوپەل و نمایشی کاڵا و بەرهەمەکانیان بکەن. ئەمە هەم ڕخساندنی هەلی کارە بۆ گەنجەکان کە بێنە سەر کاری خۆیان بتوانن هەر نەبێ بماوەیەک کاری خۆیان بکەن و هەم پاڵپشتێک ئەبێت بۆ ئەو کەسانێک کەکو بازرگانێکی بچووک و شوێنێکی دیاریکراو لێ بن، هەم بەرومەکانیان بناسێنن هەم فرۆشیان هەبێ. ئەوە لە هەموو ئەوانش گرنگتر ئەوەیە کە ئەم نمایشگایە ئەم پێشانگایە ئەم بازاڕەکە دروستکراوە کۆمەڵک هەلی کاری ڕەخساندووە لە کوردستان و سلێمانیە زۆر دەرفەتێکی گونجاوە. بەس تیمی کارمەندانی پێشانگا کە بەم قەیرانی داراییە بەم نەبوونی موچە و هەموو قەیرانیەک لە دواییەکانە بەس کارمەندانی ئۆفیس و بەشی تەکنیکیمان زیاد لە 25 کارمەند بە کاری بەردەوامیان هەیە لەوێ. وە کاتێک پێشانگایەکە کەیتەوە کۆمەڵک بەشداربووی بیانی دێن کۆمەڵک کچ و کوڕی کورد وەکو وەرجەر لەوێ کاریان دەسەکەوێت، کۆمەڵک وەکو فرۆشیار کاریان دەسەکەوێت، کۆمەڵک هوتێلەکان ئەبوژێتەوە پێی چونکە میوانی بیانی تایە، کۆمەڵک تەکسی و کەرتی هاتوچۆ، کەرتی ڕێستۆران، کەرتی خواردەمەنی، کەرتی کەلوپەلی خۆماڵی
هەموو ئەمانە چونکە ئێمە سەردانیکارێکی زۆرمانە بێت لە ناوەڕاست و خواروی عێراق و بەشەکانی تری کوردستانیشەوە کاتێک دێنە ئەم شارە دێنە هەرێمی کوردستان حەزەکەن بەروبوو ئێمە ببینن بناسن ئاشنای بن تێکەڵی بن بەکاری بهێنن هەروەکو تێستکردن بۆیە ئەبینی من دوێنێکە لەگەڵ کە سەفیری وڵاتان دێن ئەیان گەڕین ناو معرەزەکان نیشانە دەین زۆربیان جلوبەرگی کوردیەکردن دوێنێکە سەفیری ئەندۆنیسیا هاتە بوو کە مەسەلەن وڵاتی دراوسێنێ بڵێ تورکیا و ئێران و یا وڵاتە عەرەبیەکانی نزیکمان نیە ئاشنای کولتوری ئێمە ئەندۆنیسیا وەکوڵێ زۆر دوورە لە ئێمەوە جلی کوردیان کڕی کڵاشی کوردەواری هەورامی خۆمانیان کڕی و زۆر بە خۆشحاڵیەوە لە پێی کرد و ناو پێشانگاکە هاتوچۆیە کرد ئەمە بەهاکەی لەوەیان نییە لە نرخی جووتێک کڵاشی کوردەواریان نیە یان لە جلوبەرگیشی کوردەواریان نییە بەهاکە لە ناساندنی کەلوپەل و کاڵا و بەروبوومی ئینسانی کوردایە لەو ڕێگەیەوە تۆ وەکو سەفیرێک وایە وەکو نوێنەرێکی تۆ وایە ئەم کاڵایانت ئەم جلوبەرگانت ئەم خواردەمەنیانت کاتێکە چێ بۆ وڵاتانی تر و هەمویان کە دێن تێستی خواردنەکانەکەن جلوبەرگەکان لەبەرەکەن هەتا ناو ڕەشماڵ و دەوارەکە کە هەڵمانداوە هەمویان دێن وێنە ئەگرن دووبارە ئەگەڕێمەوە من گرنگی بە ڕووکەشەکەی نادەم مەبەستەکەم ئەو لایەنەی نییە بۆ شۆ بێ بۆ عەرز بێ بۆ ئەوە بێ کە خۆمان نمایشکەین بەڵکو نیشاندانی وێنەیەکی جوانی ڕەسەنایەتی کوردەواریە بەو خەڵکانی کە دێن بۆیە چونکە ئێمە لە بیرمان نەچێ ئەگەرم پێشانگایە تەنها کاری بزنس بێ خەڵک زۆرە بزنسەکە ئەگەرم پێشانگایە تەنها مەبەستی گرنگیدان بێ بە مادە خەڵک زۆرە لە ئێمە لە ڕووی مادیەوە زۆر بەتواناترە ئەم پێشانگایە یەکێک لە کارە لە پێشینەکانی گرنگیدانم بە کولتور بە فەرهەنگ بوژانەوەی کولتور و کەلەپور و فەرهەنگی کوردیە جلوبەرگی کوردیە خواردنی کوردیە ئەو پێداویستیانن کە لە ئینسانی کورد هەی بووە لە ڕابردووە ئەو ئامانجەش بەباشی تیا دێتە دیب هەر دوێنێکە بۆ نمونێمە گروپێکی هەڵپەرکەی سیاچەمانە و هەورامان و گەرمیانمان ئامادە کرده بوو بەڵام لەبەرە و بارودۆخی کۆرۆنای بۆی قەرەباڵخی دروست نەبێ ئەجینا چالاکی هونەریەکانمان زۆربەی ئەوەی تایبەتە بە گۆرانی و مۆزیک و هەڵپەرکێ کار و چالاکی تیا ئەنجام نەدراوە تەنها کۆمەڵک چالاکی ژینگەی و جێبەجێکردنی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان بۆی یارمەتی دەربێ بۆ باش بەڕێوە چوون ڕێکارەکان ئەجینا ئەوانەی ترمان هەڵپەسەر بۆ ئەمساڵ بۆ ئەم چالاکیە لەبەر ئەوەی نەبێتە هۆی بڵاوبوونەوەی خوانەخواستە پەتایە گلەیەک شتێکی لەو جۆرە لە قسەکاندا ئەماژە بۆ کرد کە خەڵات ئەبەخشن بۆ کەسانەی کە بەتایبەت گەنجەکان کۆک و کاروبارێکی خۆیان یان پرۆژێکی بچووکە هەر نەبێت تەقدیمەکەن و ئەکەونە سەر ئیشی خوان وێ بزانام ساڵانە ئەم خەڵاتانە ئێوە پێشکەشی ئەم کەسانە ئەکەن ئەمە وەکو ئەم ساڵ کردمان بە داهێنانێکی جیاواز لە ساڵەکانی ڕابردوو ساڵی ڕابردوو هەموو بەشدار بووان خەڵاتی ڕێزلێنانی بەشدار بوویان وەرەگرت ئەوەمان کرد دووسێ خول ئەوەمان کرد بۆ من لە پێشانگای کتێبە باشترین وەرگێڕ یان نووسەرەکان یان شاعیرەکان دێن لەوێ خەڵاتەکرێن بەڵام لە پێشانگایەکی فرۆشە لە فیستیڤاڵێکی فرۆشە ئەیکەین بە کولتور هەر ساڵی بە جۆرێک بۆ نمونە ئەم ساڵ گەنجترین خاتون کە 20 چەند ساڵێکە گەنجترین کوڕ وە بەتەمەنترین کەس ئەمانە خەڵاتکران و ئەوانش کە بە بەردەوامی هەر سێ خولەکە لەگەڵمان بوون خەڵاتکران ساڵانە بەم شێوازە بۆ سەپۆرت و پشتیوانی بەرهەمینەوە خۆی ئەمە ئەکرێ بەڵێ دواوتت لێرەوە بتێ پامەیان شتێ بگەێنێ پەیاممان ئەوەی هاوڵاتیان دێن بۆیە پابندی سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان بن ئەم بازاڕە بۆ ئەوانە داشکاندنە و نرخەکان گونجێنراوە لەگەڵ خواست و ویست و حەزەکانی ئەوانە داوا لە هاوڵاتیانەکەین دێنە ئەوێ هاوکاری ئێمە بن لە سەرخستنی پرۆسەکەیە هەر هاوڵاتێک بە خاوێنی ڕاگرتن بە گرنگیدان بە ڕێکارە تەندروستیەکان بەستنی دەمامک بەکارهێنانی تاقیمەکان پابند بوون بە یاسا و ڕێساکانی کە لەوێ لەلایەن سکیورتی و کارمەندانەوە جێبەجێکرێ ئەو بۆ خۆی خەڵاتێکی گەورەیە کە بەشدار بوون بە ئێمەیەکەن بەڵێ زۆر سپاس بۆ کاکشەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونێت بۆ جەنابتان سەرکەوتنی